بەنای خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکان سڵاوتان لەبێت پنی برایم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتی ئێوەی ئاز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستانم هەمومان کار دەکەین ئەوانەی کە کاریان هەیە و ئەوانەی کە کاریشیان نییە باز دەکەم دەبێ مرۆڤ جورئەتی هەبێ هەنگاو بنێ بۆ ئەوی دەست بەکار بکە. زۆر جاران بۆ ئەوەی کارێکت هەبێ پێویستە قەرز بکەیت، پێویستە خۆت بخێ ژێر قەرزێکەوە تاوەکو سەرکەوتو بی و ئەو کارش بکەیت کە توانای خۆت تێدا دەبینیەوە و حەزت لێیەتی و ڕازگۆبی لەگەڵ پیشەکەتە. جا ئەوانەی کاریان هەیە من دەسمە لایەن و لە کاسبکارەکان دەپرسم چەندێک گرینگە لە ژیانی خۆماندا لەسەر ئەو کارەی کە ئەنجامی دەدەین ئەو پیشەی کە هەیتمان سەرەتا ڕازگۆ بین، بوێر بین، چاونەترس بین و هەوڵ بدەین پارەیەکی حەڵاڵ پەیدا بکەین و چونکە مرۆڤ بەکارکردنەکەشی ئەگەر نیەتی لێ بینێ بە عیبادەت بۆ حیسێب دەبێتن، کارکردن بە شێوەیەکی حەڵاڵ. جا من لیان دەپرسم چۆن لە کارەکەی خۆمان سەرکەوتوو بین، پێویستە چی بکەین؟ ئەگەر چی و چیمان نەکرد ئێمە لە کارەکەماندا شکست دێنین و سەرکەوتوو نابین. چونکە زۆر نمونەمان هەیە خەڵکەیە چەندین ئیشی تاقی کردیتەوە سەرکەوتوو نەبووە. جاگرینگە ئیشەکەی خۆت خۆش بێ و بەردەوامیت هەبێ، ڕۆژگاری سەخت ماندووت نەکاتن، بێ ئومێد نەبی، چکە مرۆڤ دەبێ ئامانجی هەبێ سەرکەوتوو دەبێتن. ئەمانە و کۆمەڵێک پرسیاری دیکە من گفتوگۆ دەکەم لەگەڵ بەشێ لە کاسبکارانی شاری هەولێر. ئێوە وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن، لەگەڵمان نابن. ڕازگۆبی غەش و خیانەت نەکە لەگە برادری لەگە ملەتی خۆی سەر دەکەوی هەردەم ئەگە غەشی لێ بکەی خوا لێ تێک دەدا. سانەیە ئیمکانیەتی زۆر باشی لە بەردەستدایە بەڵام لەبەرەوەی جورئەتی نییە بەرەو پێش ناچی. هەر کار و فەرمانێک کە ئیزنی خوای گەورە و پاڵپشتی خوای گەوری لەسەر نەبوو مەخماچبی سەرکەوتوو نابێت. واللهی ڕۆژێ 10,000 ڕۆژێ هیچ نییە، ڕۆژێ 20,000 قەنەعاتیشم لێرێ واللهی. سلام علیکم. سلام وەرحمەتوڵڵا وبەرەکات. پێشەچی بەخێراتتان دەکەم. سایم عەزیزم سایم. با بزانم چەند ساڵە خەریکی ئەم ئیش و کارەی خۆتی؟ والله کاکا من لە منداڵیەوە ئیشم دەکرد دەچووم مەکتەبیشم تەواو کردی الحەمدوللا ئیشی و لە 1970 ئیشی دەکەم کاو ئیشەمان دەکرد کەس نەیزانی لە عابەت چییە کە دەمان فڕۆشتە بە خۆمان ئیسرادی خۆمانەوە ئەو وەختیش بەڕەحمەتی ئیسرادی هەبوو. بەڵێ لە پاڵ ئیشەکەی خۆت دەشت خین حەز لە ئیشەکەی خۆت بوو؟ زۆر حەزم لە وشەیە ئیشت کەم کردیە بەس زوو وازم لەینایە زووە یەشا 5-6 برایە کەمالیات نەگەێت بەس کەمالیاتەکەی زووە هەر گەڕامەوە سەر ئیشەکەی خۆم هەر ئیشەکەی خۆم بەڵێ. زۆر باشە. سایم. چەند دڵت پێخۆشە؟ وەڵڵا دڵم زۆر پێخۆشە، دڵم پێی خۆشە الحەمدوللا. زۆر باش. لەبەرەوەی ئەزموونەکەت هەیە لە ژیان الحەمدوللا پێم بڵێ ئینسان چۆن سەرکەوتوو دەبی لە ئیشەکەی خۆی؟ وەڵڵا ئینسان کو دەسەرکەوت بە ڕازگۆبی غەش و خیانەت نەکە لەگە برادری لەگە ملەتی خۆی سەر دەکەوی هەردەم ئارێوەڵە سەر دەکەوی. چەندە گرنگیشە بۆ من ئێستا تو دوکانت هەیە ئیشەکەی خۆت خۆش بێ سبەی ناو زوو بێ ئێرە خڕکەوە ڕێک پێچی بکەی و لەگەڵ مشتریەکانت ڕوو خۆش بی. زۆر ڕووخۆشم لەگەڵ مشتریەکانم الحەمدوللا مشتریەکانیش هەموو دەمناست الحەمدوللا ئەی مشتریم بی قەدیمیش بی دێتە ئێرە. ها ئینسان ئەگەر بیێ خەم لە ئیشەکەی خۆی بخوا خوای گەورەش بەرەکەتی دیاختی. ئارێ وەڵە 100% بەرەکەتی داویت ئێرە ئەگە غەشی لێ بکەی خوا لێ تێک دەدا. دەستت پێ کرد شاگرد بووی؟ نا هەر دوکانی خۆمان هەبوو ناو بازارێ بووین هەر بازار بوو بەس شاگرداتیشم کردی ئەو وەختی ئارێوە شاگرداتیشم کرد. ئێستا خەڵک لە کنت ئیش دەکا یان تەنها خۆتی؟ 3 کەس دەکرد بیش دەکە 3 کەس دەکرد بیش دەکە ئێستا تو ئیدارەی 3 کەسیش دەکەی؟ ئیدارەی 3 کەسیش دەکەم بەڵێ الحەمدوللا. ئەمڕۆ باسی سەرکەوتن لە ئیشوکار دەکەم با بزانم لەکەی و دەست بە ئیشوکار کردووە. ئەمێن وەکو ئەو بزنسی یاری منداڵە لە ساڵی 2005 لە 2005 بەڵێ. باشە
بۆچی بیرت کردو کەم ئیش و کارە بکەیت؟ وڵای گۆڕانکاری زۆر هاتە پێش لە ڕووی بەرەو پێشچوونی یاری منداڵان ئەمەش لەو ڕۆ خۆمان لەو مەزالە دادیتەوە و چینە ناو ئەو مەزالە. ئینسان چۆن دەتوانین لە ئیش و کارەکەی خۆیدا سەرکەوتوو بێ پێویستە چی بکە؟ ئایا حەز و بەگەرخستنی تواناکان چەندێک کۆکارن بۆ ئەوی مرۆڤ بتوانێت لەو پیشەیە لەو کارە لەو بوارەی خۆیدا سەرکەوتوو بێت؟ وڵی بەخۆی گرینگە ئینسان یەکەمیشت زەراعەت جورئەتی هەبی لە قراردان بۆ دەستپێکردنی هەر پرۆژەیەکیان هەر کارێک کە دەوێت ئەنجامی بدا دوا بە دوای ئەوەش بوونی ئیمکانیت و پاڵپشتی ئەوش ڕۆلی کاریگەری دەبی و سێمینیش ئامانجت هەبی ئینسان لە ژیان ئەگەر ویستی هەر شتێک بکە کە ئامانجێکی دیاریکراوی هەبی حتمما ئینشەڵا ئەگەر هەوڵشیدا بە ئەنجام دەبی. یعنی ئامانج گرینگە بۆ ژیان بە تاکید بە دڵنیاییەوە. زۆر باش. ئەی باسی جورئەتت کرد کەواتە سەرکەوتن پێویستی بە جورئەتیشە؟ بە دڵنیاییەوە ئەگەر جورئەتت نەبی ئەوانەی کە باسیشم کرد و ئامانجیش دەبی ئیمکانیەتی زۆر ئینسان هەیە ئیمکانیەتی زۆر باشی لە بەردەستدایە بەڵام لەبەرەوەی جورئەتی نییە بەرەو پێش ناچی یان سەرکەوتو نابی لەو مەزالێک کە دەوێت ئیشەی خۆت ڕازیان ڕۆژانە بیر دەکەیەوە ئیشەکەت چۆن بەرەو پێش ببێ ڕۆژ لە ڕۆژ چۆن زیاتر سەرکەوتن بەدەست بێنی بیر لە سەرکەوتنی ئیشەکەش دەکەی و بە بەرداوامی؟ هەر بە دڵنیاییەوە تو ڕۆژانە گۆڕانکاری نوێ دێتە پێش بازار منافەسی نوێ دێتە پێش گۆڕانکاری لە داواکاری بەکاربەر دێتە پێش دەبەرەوەی عەسری سوڕعەیە گۆڕانکاریش بە خێرایش گۆڕانکاری لە زۆر و بەرهەم و کاڵا و خواستی کڕیاران ڕوودەدا. کە سبەینان دێە ناو دوکانەکەی خۆت کە کلی لە دوکان دەدەی بسمیلای لەگەر دەکەی؟ بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە. چەند هەز دەکەی ئەو ڕۆژانەی کە بسمیلا دەکەی بەرەکەتی تێدەکەوێت؟ زانی ئینسان هەموو شتێک پێش هەموو شت هەر شتێک هەر پرۆژێک هەر کار و فەرمانێک کە ئیزنی خوای گەورە و پاڵپشتی خوای گەورەی لەسەر نەبوو مەخماچبی سەرکەوتو نابێ جا بۆی ئینسان گرینگە لە هەموو هەنگاوەکی ژیانی نەک بۆ چوونە سەرکار نای خوای لە بیربی. مارتونی کردەکەم کارتۆن کردەکەیەوە؟ ئارێ بەخۆی بکەم. ئەی ئیشەکەی خۆدەوەکەینەوە دەستت پێ کردی؟ واللهی ئەمن لە عمرم تقریبا لە 83 هاتی مەولێری لە 83 هاتی مەولێری ئەو کاسی بەتێمنە کارتون و پێشی کارتۆن نەبوو ئیشی کە عەمباریم دەکرد جۆن و جۆم ئیشەگەن و جۆم دەکرد و بارم دەکرد دەمینا خوارە عەمبار بوو. ئیشە بە حەزی خۆت دەکەی یان ناچاری؟ وڵای بە حەزی خۆشم دەکەم و دووەمینیش چیشی کەم دیە بڵای قەنەعاتم پێ هەیە و ئیشەکەی دەکەم و ڕۆژانە دەتوانم بپرسم چەند بەدەست دێنی؟ وەڵڵاهی ڕۆژێ 10,000 ڕۆژێ هیچ نییە ڕۆژێ 20,000 هەیە بەخوای مندارم هەیە وەڕێم کردینەوە ئارێ بەڕێم کردین چین ڕێخوان و قەنەعاتیش بە ئیشەکەی خۆت هەیە؟ قەنەعاتیشم بێرێ وەڵڵاهی. ئێستا بازارتان زایف نەبووە؟ بازار هەر نمایە وتی حکوومەتی کوردیاتی بازار نییە ئارێ بەخۆ ئەوکت کەم بە خۆ دەزانی ئەتو باشتر لە ناو شەکەی دای ئەوانە بەخوایان حکومڕانی بە کورد ناکرێ برای بەڕێز پێیان ناکری؟ ناوە لە پێیان ئێمە سەرکەوتوو بووینە سەرکەوتی چی بوونە؟ بردننا هەی سۆکرد سەرکەوتەکە ئەوە بڵێ ئەوەی ئەنجامەکەی دیا ئەوە لە بەغدایە معاشەکانیان بڕای ئێمە سوولەکان درێەوە هەدواوەرتە معاشە عالمیان بڕای ئێمە ئێمەیان بڕیە ئەمن لە خێزام لۆمایتەوە 100,000یان بڕیە تەمای حکوومەتی عێراق بژێرتەوە زەنازم بژێرتەوە بخۆت خۆم نییە بخۆت هیچ معاشەکردنی خۆت نان خۆم نیە بەس بەنایە خێزانم بوو هاتە سەرایەمە باش تەمەەن چەندەم کارە دەکەین؟ وڵای لە تەمەنم لە عسکەری هاتمەوە تقریبا تەمەنم 30 سار دەبی ئەوم کردی عمرم 7 ساریش ئێستا 6 ساری بەێ بۆ تۆ ناخۆش نییە ماما؟ وڵی ناخۆش چارین دەکەم لە قالم خۆشەوەی دەشکەم میشەکەش دەکەم لۆم دارەکان دووەم ئارێەوە. ئای با بزانم شتێکی تایبەت بپرسم کە شتێک خردەکەیەوە دوو علاگەی لەگە خۆت دەبێەوە چەند درت پێ خۆش ئەوی تەبع تەمای خی گەورە یاخۆی گەورە بەرەکەت خاتەی شوکار تەمای خی گەورە بۆ ئاسام کار تەمای خی گەورە خوا کەریمە ئیشاءالله
ئیشاءالله خوا لە هەموو با کەس بازێنی بەس ئەوانە زۆر زەحمەتە دەستیان لەگەڵ جوولەکەی تێکەکەی زۆر زەحمەتە پێکرد من زەحمەتە چکو ئەوانە چا نابی پێ ئیلا خوا ئەگەر تە پێ سەریان داوە خوا لە سەرێ ئاسەریدا لە سەری سەدامیدا لە سەری هەمووی خلاص نەکردن خوای گەورە بابی بامە تو بەڕاستیتەوە ئیشی خۆی ئاسانی کە ئاسانی گەورش ئینشاءالله ئیش و کارەکەت بەرەکەت دەکەیت بەتەمای خۆی گەورە دۆخەش بێنەوە مەدەڕ اللهم صل على سيدنا هەردوو چاوە حاضر آي رحمة الله خالد ڕازی مشتریت بەڕێ دەکرد دوو برادەر بوون بەڕۆکی خۆش بەخدا ئەوانە دۆستی قەدیمن ئەوانە دۆستی عەزیزن لەکنە من قاسن اختیاریشن زۆر کەیفم پێیان دێ ئەم هەر لە گچکەی کەیفم بە اختیاران هاتیە بەڕاستی کە دێنەکەم سەبوورمیەوە ئەرەوانە نینە زۆربەیانەیە دێنەکردم دادنیشنا چاکە دوو قسەی خۆشە دەکەین دەڕۆن ئەجا چەند کەسەکان ئەوانە هەیە وە مردیە خۆ عەفویانکە ئەوانە ژمانە ئارەوان چیش دەکەی بەخۆ مۆسای ماتۆریمە چەند ساڵەوەی شەی دەکەی بەخوای احتمال هەتا نشتی 17 ساڵە 15 ساڵ ئەوانە بخۆت حەز لێ بۆ ویشەی پێی بەرێ بەخۆم حەزم لێ باش چەندێک حەز مهمە لۆ ئەو ئینسان لە ئیشەکەی خۆی سەرکەوتوو بی بەخۆی لێرە تشتێک هەیە تو ئینسان هیوایەت هەیە هیوایە هەموو کەسێک مەبدا و هیوایەتی هەیە ئێستا من بەڕاستی ئەو ئیشەم هەر بژا پێم خۆش بوو زۆرش بە دڵەوە یعنی بە حەنینەوە لەگەری بوومە زۆرش کەیفم پێدێت چونکە ئەوەی کە دێتە کنیشم زۆر دڵخۆشە لە بۆ ئیشەکەی بە جوان و بەڕێکی لۆی دەکەم خۆشەویستی ئەو ئیشەی ئەوەی لە من کردی یعنی ئەگەر حتاکو تەمەنیشم مابی هەر ئەو ئیشەی دەکەم بەڕاستی خۆت خۆش زۆرش خۆشم دەوێت چکە ڕێزی لێ دەگرم ئەویش ئەمنی ڕێز لە من دەگریت نیشەکەم چکە ئەوەندە بە قەدر و قیمەتە لەکنە من بەڕاستی باسی خۆشەویستیت کرد کەواتە ئەو ئیشەی کە دەکەی ئەو کارێکان جام دەدەی گرینگە خۆشت بێ وانە بۆی بەردەوام بی بۆی سەرکەوتوو بیتێدا بەێ گرینگە ئەتۆ ئیشە کە دەیکەی بە دڵنیاییەوە دەکەی بە ڕک و بە چینە و ناکەی ڕکرد لێبتەوە ئەگەر ڕک لێبتەوە مەیکەو ئیشە سەرکەوتوو نابی بەڵام ئەگە بە خۆشەویستی بە دڵەوە بە ڕوو خۆشیەکی لەگەر کرد سەرکەوتوو دەبی ئیشەکە بەسرت دێخی نەک بە بنت بێخی ئەوجە چەندی بێ و بڕواتنەوە بەسەر دەکەوی لە بۆی خەڵک زیاتر دەدناس خەڵک زیاتر محتەریف دەبی لە بۆی لۆ ئیشەکەت خۆش بتە ئیشەکەش بە ڕێکی و بەخاین بە پاچی دەکەی خەڵک زیاتر مشتاقت دەبیت خەڵک زیاد لە 2000 و 3000 هات بێتەوە لە دوتە مشتری دایمی بەدایمی شەخص هەیە ئێستا تەنها ئیشەکی بەسیتی هەبووە لۆم کردیە و کەچی بوویتە ئێستا مشتری دایمی نەبۆی ئیشەکە دەزانم خەلەلەکی بەسیتە یان تشتەکەلوی دەکەم و زۆر احتیاجی خی گەورە سەرکەوتوت کاتن سپاس دەکەم چەندە گرنگیشە ئینسان قسەی ڕق نەبی بەرامبەر مشتریەکانی بەرامبەر ئەو کڕیارانەی کە دێنە لای چکە پێم وایە یەکێک لەوە کارەکانی سەرکەوتنەوەیە ڕوت خۆشبی دەم بە خەندەبی ئەوە زۆر زەرورە زۆر زەرورە لە ئەو کەسانەی بەنسبەتە خۆ من ڕوم خۆشە حەز ناکەم کەس دری لە من بێشی ئەویش مەسەرەن کابرا هەیە مەسە هەندێک تونند و تووڕەیە احتمالە مەشاکلیە بی هەندێک تشتیە بیتە بەڵام ئەمە وە نیمە ئەگەر مەشاکلم ئەبی فڕێت دەم چکە کارەکەم کاسبێکم خۆشم دەوێت دەبی ڕووم خۆش بی علاقەی بە کێشەی کۆمەڵایەتی و ئەوراولای نییە ئەوە کاسبیە دەبی ڕوو خۆشم لەگە خەرچی لەگە داچی منداران مشکلات بیبی لێرە بە خەرچی دەرپێک و دەبی نا مشکلم نیە لەگەوی زۆر دڵخۆشە یاڕەبیار دڵخۆشن کابرا لە مارێ تووڕێ هەندێک حالەت هەیە ئینسان ناحەقی مەگرە هەندێک حالەت هەیە لە مارێ مەسەن دەبینی میزازی تاوا نابێ یان نەقوستانی زۆر کەس ئێستا نەقوستانی هەیە ئەوە تەسییر دەکاتم بەڕاستی. هەر ئیشەکەم کردبی وەکو حاشق ئیشەکەم کردیە بە یازدەی شەوی گوتم کاکە هەر دەمە گویستێتە تەلەفۆن لۆ بکە بە خۆشم پێم نەکرا کوڕەکەم دەنێرم ڕازبی لە سەرکەوتوێک بوو ئای بفرۆشە بەس ڕازمە وهات دەداتێت ئەگەر ئەتوو ئیشەکەی خۆت خۆش بێ پارەکەش دێ بەس ئەگەر ئیشەکەی خۆت خۆش نەوێ
پارەکەش نایەت. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. خاڵتان باش. زۆر سپاس سەلامەت مەمنون. بزانم بخۆت سکارەی و چەندێک دەبی کار دەکەی لە بازاڕی. بەێ من دوکانی بۆ یاغیم هەیە وەچیلی بۆ یاغم زیاتر لە 90 سارە بۆ یاغی دەفرۆشم مەتحەمم بەێ 90 سارە بۆ یاغی دەفرۆشم. پێشەوەی ئیشی بۆ یاغی بکەیت چی ئیشەکەت دەکەن؟ کەبابخانەم هەبوو. بۆ واز تێنا شاگرد بەدەست نەدەکەت ئەو دەمای. ئەو دەمای خەڵک هەموو بۆ شورتە و ئاسایش و وەڵ عاستر هەموو بووە مەعاشخۆر شاگرد نەما ناچار بووم ئەمنیش ئیشەکەی خۆم تێکدەم. ئەو ئیشە ئێستا بۆ یاغی دەکەی بە حەزی خۆت بوو خۆشت دەوی ئیشەکەت؟ بەخوا بیتەت بە حەزی خۆم نەبوو لە ناچاریان دەستم پێکرد بەس ئەلحەمدولیلا دوایێ وەکو هەر ئیشەکەم کردبی وەکو حاشق ئیشەکەم کردیە. یعنی کەبابخانەم هەبووە 16 ساعت ئەمن ئیشم کردیە 16 ساعت بەبێ ڕاوەستان ئیشم کردی ڕۆژێ. یعنی لە 24 ساعتی 16 ساعت ئیشم کردیە. عاشقی ئیشەکەی خۆت بووی. بالضبط. ئەگەر عاشقی ئیشی خۆت نەبی نەیکەی باشترە بالضبط نەجعاد ناینی ئللا هەر ئیشەکەت کردەبی بە عاشقەوە ئیشەکەی بکەی ئەگەر بە عاشقەوە ئیشەکەت نەکرد نەجعاد ناینی. زۆر گرینگە کەواتە ئینسان کاتێک کار دەکات دەبێ فکری لەکن ئیشەکەی خۆی بی نەک کار دەکات و فکری لەلایەکی دیکەبی و هەزارش بە مێشتیدا بێت. بالضبط ئێستا منە لێرەش دەچمە مەغزەنی تەمەشا دەکەم چم هەیە چم نییە سبەینان بە مەغزەنی دادێمەوە بزانم چ هەیە چ نییە چ فرۆشایە چ نەفرۆشایە. یعنی ئەگەر ئیشەک جددی نەبووی لەسەر ئیشەکەت نەیکەی باشترە ڕەزیل دەبی. چەندە کەس بەینان دیە ئیشەکەی خۆت کلیلی دوکانەکەت دەکەی و بسمیلای لێ دەکەی؟ والله هەر کاتێک بێم ئیلا بسمیلای لێ دەکەم ڕزقەکە خوای گەورە چەندی بنێری بە حراری بە حرامی هەر ئەو ڕزقەی تووە ئەو جە بەدەستە خۆتەوە حرامی کە یان حراریکەی ئیلا بسمیلای دەکەم و بەرەکەتی خوش ئەوە دیارە ئەلحەمدولیلا. زۆر باشەوەت کردیە مشتری لە بۆ خۆت ڕاشێشی بۆ نمونە خەڵکە بی چەند ساڵ مشتری تو بێ هەر کاتێک پێویستی بە بۆ یاغ بوو بێ لە لای جەنابەت بیکڕی یان ئەوانەی کە ئیشی بۆ یاغی دەکەن خەڵک بنێنە لای جەنابەت و لە لای تۆ بۆ نمونە ئەو بۆ یاغی کە دەیانوێ بیکڕن. بەڵێ ئیشکردن فەنە ئیشکردن فەنی دەوێتن ئەم وەخت خۆ مەتحەمم هەبوو بە زەبری قسە خۆشی مشتریم ڕادەکێشا چکە مەتحەمی چەند خواردنەکەت باشبی دەبێ ئەوەندە زمان باشبی کە دوکانیشم هەیە دوکانی بۆ یاغیم هەیە جار هەبووە سعات 11 شەوێ وەستا تەلەفۆن لۆ کردیمە گوتی ئیشەکەم هەیە لە گوندیە یان لە ئاکرێ یان لە جێیشکەیە سعات 11 شەوێ دوکانم لۆ کردەوە مەوادم دایتێ ئەو مشتریە دوکانی ئەو مشتری من نەبووە ئی دوکانداریت کە بووە بەس کە دیتیتی ئەمن دێم دوکانی دەکەمەوە سعات 11 شەوێ پاش هەنجینێ شەرمی کردێ بیستە لە دوکانەکانی بەرامبەریشتی بکری هاتە هەر لەکنە من کڕیتەوە. سەرنجت ڕاکێشا. بالضبط سەرنج موهاڕیا کێشا بە 11 شەوێ گوتم کاکە هەر دەمە گویستێ تەلەفۆن لۆ بکە بە خۆشم پێم نەکرا کوڕەکەم دەنێرم. زۆر باشە. ئەمن هەمیشە دەڵێم ئەوەی کە دوکانداری دەکات دەبێ قسەی خۆش بێت چونکە قسەی خۆش زۆر گرینگە جاروێک کابرای ئەگەر بەڕێ بکەی بە قسەی ڕاق یان بە قسەی زۆر سادە بەڕێکەی و گرنگی پێنەدەی ڕەنگەنێت تۆ لای جەنابەت. بالضبط وایە ئێستا مشتری هەیە لەو بەریە هاتە بەری من گوتی کاکە فلان کەس بە چەندێک گوتم بەوەندەیە ئەو هایە ئەگەر بڕۆ لەو بەریش بپرسە لە چێ دەپرسی ئەگەر لەوەندەی هەرزانتریاندایە وەرە ئەمن هەر بە بەلاش دەدەمێ یان ئەوەندە لێ وەردەگرم یعنی وەم لێ کردیە کابرا لەبەری هەستایمەوە کابرا شەرمی کردیە بڕواتن کە ئەمن پیاوەکەم گەنجە کاتەکنە من ئەمن دوو تەمەنیویم هەیە یەکسەر کە ئەوەم کردیە کە ڕێزم لێگرتیا شەرمی کردیە یەکسە بگەڕێتەوە کە سەلامی کردیە ئەگەر بەس لە بۆ پرسیینەکەش بووی هاتە ژۆرێ ئەو جا هەنجینێ قسمەت و نسیبیشە ئەو دەمای زمانیش دەوردەدینی. زانم بە خۆت چیش دەکەی؟ شی گاز و نەفتی دەکەم. گاز و نەفت. بەێ. ئێستا ئیشی نەفتی کووە؟ نیوداشە باشە مناسبە. مناسبە. بەرمیلێک نەوت بە چەندە ئێستا؟ لەکنەوە بە 170,000 لۆماران دەبێن بەرمیلێکی. باشەکە. باشەکە بە 170. دەگەینە پێش دەکەی؟ پێش دەکەی ئەو لۆماریان دەبێن. واصل دەکەی. چەند ساڵم کارە دەکەی؟ ئەمە لە 94ەوە کارە دەکەم. لە 94ەوە؟ بەێ. کو دەست بەو ئیشەی کرد؟ هەر بیداتی حەزم لێ بوو بیداری ئەویشە هەبوو ئەنە هیچ نەبوو لە سارەوە سار کا خەیران بوو هیچ نەبوو ئەم عالم بەرمیل و جلیکان و گالۆمەوە بەێ بەێ ئێستا مشتریت هەیە مشتری بەردەوام؟ بەێ مشتری بەردەوام یام لە مێژە قەدیم مشتری نەفتیم زۆرە
خەڵەکە بۆ دەستی بۆ ئیشەی تو کردی دوای زوازی نابی هي بازار نيا مشتري نيا اما قديم مشتري مانيا ئینسان کو لە ئیشەکەی خۆی سەرکەوتوی دەبی دائما دبي راسبي راسبي استكابر نفتي لهم بينام نفتي لهم نفتي باش درزيك نبي نابم خرابي نام با جرانتر بي بس درزيك باش خير با يعني فێری لەگە نابی فيري لا اگه فيري كزارك دوسم بازارت ناميني شتێکە نامی ناميني نا بس اگه من لو تو مينا اگه 5000 جرانتر بو بس باش بو زارش كاديو بس اگه خراب بو ناتوي بۆ منە نەفتت برتەمارەچی بري خەڵکی دیکە تەلەفۆنی لۆ کردی گوتی ئەو ڕقەمەم لە فرانی وەرگرتیا توش نفتم نۆبینە بري يا بري لو تو مينا باش واخر قلتيا قلت او رقم دايتي ولا بلادرك ما قلتي او رقم دايت متى کەواتە ئینسان لە ژیانیدا ڕازگۆبی غەش نەکا راس بي لا سركوت بي اي بفرجه بس راس ما خو هذا داتي اريو قەناعەتش بە ئیشەکەی خۆت انا قناعه مزور صد صد به اسلام لو انا 25 صار لو انا يدينم لو انا 25 سارە 25 صار نعم باشە کۆتا پرسیارم ئەوەیە ئەتو بۆ حکمیەوەی ئێستا نفتی دەفرۆشی و وەرزەکەش وەرزی سەرمایە بري خەڵەکەیە نفتی پێ نەکڕێ و هي زوري هي در نيو بري نملو بينا بين اخر نيو برميل خو خيرك شيء بس كاميرا فقيره قد نيو برميل لو دبا محتاجه يعني مساعدة خەڵکی مساعدة أجيب كاميرا دري والله بارم يا عني برميل لو مزرعة ليش نيو برميل بس هذا يبغى لو يدبا السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته. جناب ئیشی جامی دەکەی بەری چەند ساڵە دەست بەم کارە کرد 20 ساڵە ئیشی جامی دەکەم 20 ساڵە بەری چۆن دەست پێ کرد لێرە پیکەبم هەبوو کرێم دەکرد لەگەر وەستایەکانی ئێرانی لە ئیشەکەمان لە ئێرانیانەوە دەستی پێکرد لەگەر وەستایەکانی ئێرانی سەبرە دەستم بەکار کرد هەتا مهنەکەم فێر بوو بدایەتی حەز دەکرد فێربی زۆر زۆر عەزم دەکرد بەری ئێستاش ئیشەکەی خۆت خۆش دەوێت زۆرم خۆش دەوێت ئیشەکەی خۆم زۆر خۆش دەوێت بە حکمیەوەی 20 ساڵە ئەم کارە دەکەی ئینسان چۆن لە ئیشەکەی خۆی سەرکەوتوو دەبی ئەوەلەن شتی کاسبی ئەوەیە ئیشەکەی خۆت خۆش بووی هەمومان لۆ پارە ئیش دەکەین بەس چییە ئەگەر ئەتوو ئیشەکەی خۆت خۆش بوێ پارەکەش دێ بەس ئەگەر ئیشەکەی خۆت خۆش نەوێ پارەکەش نایەتن ئەمن شاگردم هەبووە هاتی تۆ لای من بیدایەت وەستای عملەی بلۆچی بووە هاتیە یەکەم ڕۆژ جامی لێشکاندیمە گوتی وەستام فێرەوە ئیشە نابم چکە من زیاتر بە حکمی من ئیشی وازیە بیناش دەکەم ئیشی وازیە بینای دەکەم گوتی وەستای ئەو ئیشم فێر نابم گوتم لۆ گوتی من نازانم جامی ئەگرم گوتم ئەگە ئیشی جامت خۆش دەوێ فێر دەبی ئێستاکە بگرە لە من وەستاترە لە لای منە ئیشی دەکە 8 ساڵە لە من وەستاترە دەتوانم بڵێم توش هانتدا هاندەر بووی پاڵ نەربووی لە بۆی طبعا دەبی ئەو حالە بیتن مەخسی ئێستاکە من کە دەرم مهنەکەم لە وەستای ئێرانیان فێر بووم وەستای ئێرانیەکە هانیدام ئەمە لێرە کە دەچوونە دوهۆک لێرە دەچوون بەکرێ دەچوون بۆ دوهۆک لەوێن دەر لەگەریان دەمامە وەستا ئێرانێکە دەیگەوەرە ئەوها فێر دەبی ئەوها فێر دەبی ئەوها فێر دەبی زیاتر جوانتر دیقەتم دەدایە چکە حەزم لە کارەکەی بوو بگرە لەویش جوانتر فێر بوو زۆر باش چەند گرینگە لەسەر ئیشەکەی خۆشت لە پاڵ خۆشەویستیش ڕازگۆبی لەگەڵ کڕیارەکان زۆر مهمە ئینسان دەبی بیدایەت ڕازگۆ بیتن ئەخلاقیان دەبی ڕازگۆ بیتن لەبەر ئەوەی ئەتوو کارەکەت سەرکەوتو ناوی هەتا ڕازگۆ نەبی ئەتوو هەر ئیشەک بناغەکەی لە زبرەوە دەستی پێکەی دەبتۆ زبر بەس ئەگەرە تو بناغەکی باشت دانا ئەمە ئێستاکە لە ئێستا لەو قەیرانەی کاسبی نییە ئیشەکەیمە لە چێندەرە لەوەی ڕازگۆیی نەکەی نەفەر هەبوو 8 سارە ئیشم لۆ کردیا پاش 8 ساری تەلەفۆن لۆم کردیتەوە گوتی وەرە ئەو ئیشەم هەیە یان خزمەکم هەیتی لەبەر ئەوە لەبەر چییە یەک ڕازگۆیە مەوعیدی خۆت ئەخلاقیان ئیشەکەی خۆت خۆش دەوێ ئیشی جوان ئەوانە زۆر شەرتە ڕەنگە ئیشی جام لە بۆ من بکەی ئەگە ئیشەکە جوان بی و مامەڵەت جوانبی لەگەڵ من و قسەت خۆش بیتن ئەگەر برای من برادرەی من کەسەکی من پێویستی بە وەستای جام هەبوو دەرم کە تەلەفۆن لۆی بکە ئیشی جوانە و قسەی خۆشە و نرخەکەشی گونجاوە زۆر تەواوە ئەوە لە نرخی گونجاو دواییکەش ئەخلاقیان ڕازگۆیی و ئیشی جوان.
بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیان و کاسبکارانی شاری هەولێر بوو ئەوان ئاماژیان بە چەند خاڵێکی زۆر گرنگ کرد یەک لەوانە مرۆڤ بۆ ئەوەی لە کارەکەی سەرکەوتوو بێت دەبێت خۆشەویستی بۆ کارەکەی هەبێ دەبێت ئیشەکەی خۆی خۆش بێت تاوەکو سەرکەوتوو بێ و لە پاڵەوەشدا مرۆڤ دەبێت ڕازگۆ بێ چونکە ڕازگۆی یەکێکە لە خاڵە هەرێ گرنگەکان تاوەکو مرۆڤ سەرکەوتوو بێ لە ژیانیدا و لە پیشەکەیدا چونکە ڕازگۆی دەمێنێتەوە تۆ هەرچەندە ئیشت جوانبی بەڵام ئەگەر ڕازگۆ نەبی بێگومان لە لای کڕیارەکانت وردە وردە ئەو متمانەیە لە دەست دەدەیت و خۆشەویستی و ڕازگۆی و دڵسۆزی لە بۆ ئیشەکەت ینی خەم لە ئیشەکەی خۆشت بخۆی ینی خەڵکەیە کە ئەم شەو دەگەڕێتەوە بۆ ماڵ شەو بیر دەکاتەوە بەیانیتی ئیشێک بکاتن ئیشەکەی خۆی چۆن بەرەو پێشتر بباتن چۆن بتوانێت کڕیاری زیاتر بۆ خۆی ڕابکێشێ و لە هەمووشی لە پاڵەوانشکە خەڵکی تر ئەوەیە ئینسان بتوانێت نانێکی حەڵاڵ ڕزقێکی حەڵاڵ پەیدا بکاتن و ڕووی خۆش بێ بەرامبەر مشتریەکانی چونکە دوکاندار هەیە ئیشەکەی خۆی خۆش دەوێ و ڕازگۆشە بەڵام قسەکردنی ڕەخە بۆیە خەڵک حەز ناکا بچێتە لای ئەو دوکانە حەز ناکا بچێت لە لای ئەو کەسە شتێک بکڕێت یان ئیشەکەی خۆی بەوی بسپێریتن دەڵێ جوابدانەوەی ڕەخە و قسەی ڕەخە جاگرینگە لە پاڵەو خاڵانەی کە باسمان کرد ڕوشتان خۆش بێ و ئینسان ئەگەر ڕووی خۆش بوو قسەی خۆش بوو بێگومان سەرنجی کڕیارەکان بۆ خۆی ڕادەکێشێ تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرمە شاد و کامەران بن